سێ ساڵە هەزاران خێزانی ئاوارەی ناوچەکانی ناوەڕاستی عێراق کە عەرەب زمانن ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە. مانەوە و تێکەڵبوونی ئەوان لەگەڵ دانیشتوانی شارەکانی کوردستاندا هاندەریانە کە ڕۆژ بە ڕۆژ هەوڵ بۆ فێربوونی زمانی کوردی بدەن. وأتمنى أتعلم أحكي كردي. هیوادارم فێر بم بە کوردی قسە بکەم. زمانێکی جوانە. زۆر جار لە ناو خۆماندا بە کوردی قسەکەین. ئێستا ئێمە مناڵەکانمان کوردی باش ئەزانن و قسەی پێەکەن. ماهیر زێدی ڕەسەنی لە دیالەیە. ئێستا ئاوارەی شاری کفریە. ئەو لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەیەوێت خۆی فێری کوردی بکات. جاي اتصفح على الفيس لقيت اصدقاء يعني مشتركين بهذا الجروب مال تعليم اللغه الكرديه فانضميت وياهم. لە ڕێگای فەیسبووکەوە گروپیەکەم دۆزیەوە کە بۆ فێربوونی زمانی کوردیە. ڕۆژانە لەگەڵ هاوڕێکانما بەیەکەوە فێری وشەی تازە بین. ئێمە ئەوە 3 ساڵە لێرەین و بەنیازی گەڕانەوەش نین. پێویستە خۆمان فێری ئەم زمانە بکەین. بەشێک لەو ئاوارە عەرەبانەی 3 ساڵە لە کوردستانن ئارامی ژیان و هەستنەکردن بە جیاکاری لەگەڵیاندا وای لێکردوون بڕیاری مانەوە و نەگەڕانەوە بۆ شوێنەکانی خۆیان بدەن. توێژەرێک دەڵێت ئەم تێکەڵبوونی کللتورانە گرفتی کۆمەڵایەتی لێ ناکەوێتەوە. من پێم وایە ئەمە زیادکردنی خۆشەویستیەکە چکۆ زمانێکێکە لەو بابەتانەی کە ئەگەر بەکو خۆشەویستی تێنە ڕوانی فێربوونەکەی زەحمەتە. ئەمە هەنگاوێکی گەورەیە ئەوان دەستی بۆ ئەبەن و پێویستە خانەخوێکانیش هەماهەنگی دروست بکەن بۆ ئامانجەی فێرکردنی هەروشەیەک دەبێت لە ڕووی ڕۆشت و خلاقەوە گۆڕانکاریان بەسەر بێت و ئەم تێکەڵبوونی کۆمەڵایەتیش لە هەموو نەتەوەکان و نزیک بوون ئیشکالمامە دروست ناکە بە تایبەت ئێمە لەگەڵ عەرەبە چکە سەرەتامانە بەڵکو دابڕانێکە بۆ نێوانمان لە فتری ڕابردوو ئێستا گەڕانەوەیەکە بێت بە جۆرێک لە جۆرەکان چونکە ئێمە لە ڕووی دینەوە بەشێکی گەورەی کاریگەری لەسەر دروستکردنی ڕەوشت هەیە و ڕێکاری ڕۆژانەی ئینسان هەیە ئێمە هاودینین. شەڕی داعش سەدان هەزار ئاوارەی هێنایە هەرێمی کوردستانەوە. بەشێک لەوان جگە لە بڕیاری نەگەڕانەوە دەیانەوێت لە پاڵ زمانی دایکیاندا لە کوردستان بە کوردی بدوێن. سامان کەریم، کورد سات نیوز، کفری.